ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵدەنی واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵدەنی واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵدەنی واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵدەنی واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمان
millet şaka ve alaka Peyman edeyin peyman Peyman edeyin peyman Bu hizmeti Kurdistan Karbıkeyn Badulucan Bu hizmeti Kurdistan Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Una da kayre gaman Bu destan daha tuman Bu avadan yuşiyan Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Alayzan istitoya Tavlahi wa aşkoya Demay ferfaz fenkar Yaberdam parvardigar Yaberdam parvardigar Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin peyman Peyman edeyin peyman Bu hizmeti Kurdistan Karbıkeyn Badulucan Bu hizmeti Kurdistan Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Una da kayre gaman Bu destan daha tuman Bu avadan yuşiyan Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Alayzan istitoya Tavlahi wa aşkoya Demay ferfaz fenkar Yaberdam parvardigar Yaberdam parvardigar Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin peyman Peyman edeyin peyman Bu hizmeti Kurdistan Karbıkeyn Badulucan Bu hizmeti Kurdistan Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Una da kayre gaman Bu destan daha tuman Bu avadan yuşiyan Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Alayzan istitoya Tavlahi wa aşkoya Demay ferfaz fenkar Yaberdam parvardigar Yaberdam parvardigar Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin ve millet Şaka ve alaka Peyman edeyin peyman Peyman edeyin peyman Bu hizmeti Kurdistan Karbıkeyn Badulucan Bu hizmeti Kurdistan Ayzan koyga şapeden Demay havlu te koşan Peyami dozar barza Ekra duruş mu ramza Ekra duruş mu ramza Una da kayre gaman Bu destan daha tuman Bu avadan yuşiyan Berdevam kaşapeden Berdevam kaşapeden Berdevam kaşapeden
خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەی واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لە بەردەم بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست دەرچوانی زانکۆی گەشەپێدان مامۆستایانی ئازیز سەرەتا بە ناوی سەرۆکایەتی زانکۆ و گشتڕاگرایەتیەکان بە خێرهاتنێکی گەرمتان ئەکەین بۆ مەراسیمی شەشەمین خولی دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. سەرەتا و پێش دەستپێکردنی مەراسیمەکەمان بە پێویستی دەزانین کە چەند چرکەیەک بوەستین بۆ گیانی پاکی ئەو کەسانی کە خۆیان ژیانی خۆیان بەخشی لە پێناو سربەخۆیی و ئازادی کوردستاندا. پاشان پێشکەشکردنی سرودی ئەی ڕەقیب و مارشی زانکۆ. فەرموون هەست نەسب. زۆر سپاس. فەرموون. ئامادەبوانی خۆشەویست باشترین شتێک کە بیکەینە دەستپێکی ئەم مەراسیمەمان خوێندنی چەند ئایەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڵڵا مامۆستا لە کۆلێجی زمان بە بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة
وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا. بەڕێزان ئێستا ژووتاری لیژنەی باڵای ئاهەنگی دەرچوان لەلایەن پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر ڕێبوار کەریم سەرۆکی لیژنە پێشکەش دەکرێت با بفەرمێت. بەڕێزان سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی ئەمیندارەتی، بەڕێزان سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، ئازیزان مامۆستایان و خوێندکارە دەرچووەکان، بە ناوی لیژنەی باڵای ڕێوڕەسمی شەشەمین خولی دەرچوانەوە بە خێراتنێکی گەرمی ئێوەی بەڕێزەکەین بۆ ئەم ڕێوڕەسمە. ئەمڕۆ خۆمان بەسەربەست دەزانین کە پۆلێکی نوێ لە دەستەگوڵی زانکۆکەمان پێشکەشی کۆمەڵی کوردستانی دەکەین لە چەندین بواری گرنگدا. زۆر دڵنیاین ئێوەی بەڕێزیش دەتوانن نمونەیەکی پێگەیشتووی تێگەیشتوو بن بۆ خزمەتکردنی ڕاستەقینەی میلەتەکەمان. دەزانین ئەگەر هەلی گونجاوتان بۆ بڕەخسێت ئامادەن بۆ ئەوەی بە باشترین شێوە زانستەکەتان لە بوارە سەرەکیەکانی ژیانی گشتی لە کوردستانە بخەنەگەڕ. وەک ئاشکرایە لای بەڕێستان ئێستا کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە ڕۆڵبینینی زیاتری زانا و داناکان هەیە. لەمڕۆ بە پێویستی دەزانین دامەزراوەکانی کوردستان دەرگاکانیان بەڕووی ئەوانە داواڵا بکەن کە هاوشێوەی ئێوەی بەڕێز هەڵگری زانستێکی وەهان کە دەتوانن لە ڕێەوە گۆڕانکاری نەوعی ئەنجام بدەن. جێی شانازیە کە زانکۆکەمان لە هەموو شوێنێک بە نمونەی کەسانی زانست فێربوو ناوزەت دەکرێت و هەمووتان جێدەستی خۆتان نەخشاندووە. دڵنیاشین ئەم پۆلە دەرچووە نوێیەش بە باشترین شێوە و بە پشتبەست بە بەرەو پێشچوونەکانی سەردەم ئامادەسازن بۆ ڕۆڵبینینی ڕاستەقینە لە کوردستاندا. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پرەنسیپە سەرەکیەی کە زانکۆکەمان زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەر لە سەرەتاوە باوەڕی پێێتی کە ئەویش پرەنسیپی فێربوونە نەک تەنها دەرچوون. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم. بەڕێزان ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز سەرۆکی زانکۆ پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید با بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان ئامادەبوانی ڕێوڕەسمی شەشەمین خولی دەرچوانی زانکۆ، ئازیزان قوتابیان و خوێندکاران، سەرەتا خۆشحاڵم بە ناوی خۆم و بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی ئازیز بکەم کە بە توانای خۆتان و بە هاوکاری کە سوکاتان و مامۆستایانی دڵسۆز و سەرجەم ستافی زانکۆ توانیوتانە کە سوپاس بۆ خوا بگەنە ئەم ڕۆژە و 4 ساڵی زانکۆتان بە سەرکەوتووی تەواو کرد. ئامادەبوانی بەڕێز، ئاشکرایە لای هەمووان کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ماوەی 9 ساڵی تەمەنیدا توانیوێتی هەنگاوی زانستی گەورە بنێت. ئەوەش بەهۆی لە بەرچاوگرتنی پێوەرە زانستیەکان و پابەندبوونی زانکۆ بەسەر جەم ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لەلایەک و لەلایەکی تریشەوە جێبەجێکردنی سەرجەم ڕێنوویەکانی بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی کە هەمیشە پاڵپشتی مادی و معنەوی زانکۆ بووە و هاندەرێکی تەواوی بەرەو پێشچوونی پرۆسەی خوێندن و داهێنان بۆ لە زانکۆدا. بۆیە بە ناوی هەمووانەوە سوپاس و ڕێزمان بۆ جەنابی دووپات دەکەینەوە. بەڕێزان، لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان ئەنجام درا و لەو هەردوو ساڵشدا زانکۆی گەشەپێدانی مرۆیی پلەی یەکەمی لەسەر ئاستی زانکۆکانی هەرێم بەدەستێنا. ئەمەش سەر ڕای پلەی یەکەمی کە لەسەر ئاستی زانکۆ تایبەتەکانی عێراق ئەم ساڵ بەدەستێنا کە لەلایەن دەستگای ئۆبەمەتریس کە تایبەتە بە ڕیزبەندی زانکۆکان ئەنجام درا.
هەموو ئەمانەش بەهۆی ئەو هەوڵە چڕوپڕە زانستیە کە ستافی سەرۆکایەتی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی ئازیز گرتویانەتە بەر. لە ڕاستیدا گەیشتن بە پلەی یەکەم لەسەر ئاستی زانکۆکانی هەرێم کارێکی ئاسان نەبوو، بەڵام ئەو ئامادەیە زانستیی هەمووان وای کرد بگەینە ئەو ئاستە. ئێستاش پاراستنی ئەو پلەی یەکەمێ بۆ ئەم ساڵ و ساڵانی داهاتوو ئامانجی سەرەکی زانکۆمانە. لە هەمان کاتدا لە چەندین ڕیزبەندی جیهانیدا ئاستی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەردەوام لە بەرەو پێشچووندایە. ئەمەش کارێکی هیوابەخشە، دڵنیاش بن لەم بوارەدا بەردەوام هەوڵی زیاتر دەدەین. ئازیزان دەرچوانی خولی شەشەمی زانکۆ، خۆشحاڵین لەم بۆنەیەدا پێتان ڕابگەین کە زانکۆکەتان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی عێراقی فیدراڵ دانی پێدانراوە و بەوەش خوێندکاران و قوتابیانمان لەسەر ئاستی جیهان بەبێ هیچ گرفتێک دەتوانن درێژە بە خوێندنی خۆیان بدەن. دەرچوانی خۆشەویست، مژدەی ئەوەتان دەدەینێ کە زانکۆکەتان ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستانی وەرگرتووە بۆ کردنەوەی خوێندنی ماستەر بۆ ساڵی خوێندنی 2017-2018. ئەمەش هەلێکی گرنگە بۆ ئێوەی دەرچوانی ئەم ساڵ و دەرچوانی ساڵانی پێشوو، هەروەها دەرچوانی زانکۆکانی تر تا بەهۆیەوە درێژە بە خوێندنی باڵا بدەن. بەڕێزان، لە کۆتاییدا هیوادارم کە پێی پسپۆڕەکانی خۆتان بتوانن خزمەت بە کوردستانی ئازیزمان بکەن و دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆ. بەڕێزان، ئێستاش سوێند خواردنی دەرچوان لەلایەن پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگەڕی و دارایی پێشکەش دەکرێت. با بفەرمێت. سوێند دەخۆم بەخوای گەورە، دڵسۆز بم بۆ کوردستان، ئەمەکدار بم لە کار و پیشەمدا، لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم، کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. سپاس فرمودانیشم. بەڕێزان، ئێستاش مەراسیمی داواکاری پێشکەشکردنی بڕوانامەی دەرچوون دەست پێ دەکات. سەرەتا پرۆفسەر یاریدەدەر دکتۆر کەنعان حەمەغەریب کۆلێجی یاسا و ڕامیاری با بفەرمێت. خوێندکاران دەرچوانی بەشی یاسا تکایە هەڵسن. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالەورۆسیان لە پسپۆڕی یاسادا تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمونون بڕوانامەی بەکالەورۆسیان لە پسپۆڕی یاسادا پێ ببەخشن. لەسەر داواکاری بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و زانستە ڕامیاریەکان بۆ بەشی یاسا و لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو گشت مەرجەکانی بڕوانایی بەکارێسان بەدەستێنا و ئاماژە بە بڕگەی سێەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 3 ڕۆژی 10/2017 بەپێی ئەو دەسەڵاتەی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارێز لە پسپۆڕی یاسادا بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو ماف و جیاوکانەی کە ئەم بڕوانامەیە دەیگرێتەوە. پیرۆستان بێت. بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر نورەدین ناسەح کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا، خوێندکارانی بەشی زانستی کۆمپیوتەر هەستن سەر پێزەخمە. بەڕێز سەرۆکی زانکۆ، خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالەورۆسیان لە پسپۆڕی زانستی کۆمپیوتەردا تەواو کردووە. وەیە داواکارم لە بەڕێزتان فەرمون بڕوانامەی بەکالەورۆسیان لە پسپۆڕی زانستی کۆمپیوتەردا پێ ببەخشن. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانایی بەکارێسان بەدەستهێناوە ئەو ئاماژە بە بڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 3 ڕۆژی 10/2017
و بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارێز لە پسپۆڕی زانستی کۆمپیوتەر بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی کە ئەم بڕوانامەی دەیگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستێنانی بڕوانامەی بەکەلۆرۆزیان بەدەستێناوە لە پسپۆڕی ئایتیدا وەیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بڕوانامەی بەکەلۆرۆزیان پێ بەخشن لە زانستی ئایتیدا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست تەکنۆلۆژیا بۆ بەشی ئایتی و لەبەر ئەوەی ئەم خوێندکاران مەرجەکانی بڕوانای بەکارێزیان بەدەستێناوە ئاماژە ڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونی ژمارە سەی ڕۆژی دەی 2007 بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بەخشینی بڕوانای بەکارێز لە پسپۆڕی ئایتی بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی کە ئەم بڕوانامەیە دەگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز پرۆفسۆر یەکگرتووە دکتۆر ڕەوفکەریم ڕاگری کۆلێجی زمان کارفەکەی. جنابی سەرۆکی زانکۆ خوێندکارانەی بەشی عەرەبی بەیانیان لە بەردەم بەڕێزتان دەوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکارهێنانیان لە پسپۆڕی زمان و ئەدەبی عەرەبی تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بە بەخشینی بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی زمان و ئەدەبی عەرەبی. لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانامەی بەکارێزیان بەدەستهێناوە ئاماژە بە بڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە سەی ڕۆژی دەی 2007 بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارێز لە پسپۆڕی زمان و ئەدەبی عەرەبی بۆ ئەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی ئەم بڕوانامەی دەگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی زمان و ئەدەبی ئینگلیزی تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بە بەخشینی بڕوانامەی بەکارهێنان پێیان لە پسپۆڕی زمان و ئەدەبی ئینگلیزی. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زمان و لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانامەی بەکارهێنان بەدەستهێناوە ئاماژە بە بڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە سەی ڕۆژی دەی 2007 بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارهێز لە پسپۆڕی زمان و ئەدەبی ئینگلیزی بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی ئەم بڕوانامەیە دەیگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز پرۆفسۆر یەکگرتووە دکتۆر محسێن ڕاگری کۆلێجی کاریگەری و ئاگری بەرخەکەی. ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی زانستی دارایی بانک تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی زانستی دارایی بانک بێتەوە. لەسەر داواکاری بەڕێز ڕاگری کۆلێجی کاژێڕی و ئابووری و لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانامەی بەکارهێنان بەدەستهێناوە و ئاماژە بڕگەی سێم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە سەی ڕۆژی دەی 2007 و بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بەخشینی بڕوانای بەکالۆریۆس لە پسپۆڕی زانستی دارایی و بانک بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی کە ئەم بڕوانامە دەیگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی ژمێریاری تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی ژمێریاری لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری لەبەرەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانامەی بەکارهێنان بەدەستهێناوە ئاماژە بە بڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە سەی ڕۆژی دەی 2007 بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بەخشینی بڕوانای بەکارهێنان لە پسپۆڕی ژمێریاری بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی کە ئەم بڕوانامەی دەیگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان داوەستاون هەموو مەرجەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی کارگێری کار تەواو کردووە. بۆیە داواکارم لە بەڕێزتان بفەرمون بڕوانامەی بەکارهێنان لە پسپۆڕی کارگێری کار کردووە. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە هەموو مەرجەکانی بڕوانامەی بەکارهێنان
بەدەستێناوە و ئاماژە ڕگەی سێهەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارەسەی ڕۆژی دەی 2007 بەپێی ئەو دەسەڵاتەی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارێز لە پسپۆڕی کارجێڕی کار بەم خوێندکارانە و پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانە کە ئەم بڕوانامە دەیگرێتەوە پیرۆستان بێت. بەڕێزان ئێستا کوڵمەکی سەرتان لە چەپەوە بەرن بۆ ڕاست. بەڕێزان ئێستایەوە بە شێوەیەکی فەرمی دەرچوو و زانکۆی گەشەپێدانی دەرمانی باڵێ بەم شێوەیە ڕاستیمەکەمان کۆتایی هات بەس داوا لە خوێندکارانێکی جارێ بە شوێنی خۆیان بن سەرەتا کەژاوەی ئەنجومەنی زانکۆی گەشەپێدان دەڕۆنە دەرەوە بە کەژاوەی مامۆستایانی زانکۆ بکەن. شكاوى بآلاك بيمان دين بملك شكاوى بآلاك بيمان دين بيمان دين بيمان بوخزمتي كردستان كربكين بادوجان بوخزمتي كردستان أيزان كوي كشابيدان بمي هولو تيكوشان بيامي دوزر برزا اقرأ دروش رمزة اقرأ دروش رمزة ونادك رقابا قول استودعها توما وآوداني وشيا بردوام كشابيدا بردوام كشابيدا بردوام كشابيدا أيزان كوي كشابيدا بمي هولو تيكوشن بيامي دوزر برزا اقرأ دروش رمزة اقرأ دروش رمزة آويزان استيتويا دولهي واشتويا بمي فرواز فنكار يبردم پروردگار يبردم پروردگار بيمان دين بملك شكاوى بآلاك بيمان دين بملك شكاوى بآلاك بيمان دين بيمان دين بيمان بوخزمتي كردستان كربكين بادوجان بوخزمتي كردستان أيزان كوي كشابيدان بمي هولو تيكوشان بيامي دوزر برزا اقرأ دروش رمزة اقرأ دروش رمزة ونادك رقابا قول استودعها توما وآوداني وشيا بردوام كشابيدا بردوام كشابيدا بردوام كشابيدا أيزان كوي كشابيدا بمي هولو تيكوشن بيامي دوزر برزا اقرأ دروش رمزة اقرأ دروش رمزة آويزان استيتويا دولهي واشتويا بمي فرواز فنكار يبردم پروردگار يبردم پروردگار بيمان دين بملك شكاوى بآلاك بيمان دين بملك شكاوى بآلاك بيمان دين بيمان دين بيمان بوخزمتي كردستان كربكين بادوجان بوخزمتي كردستان
ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار
بردم پروردگار یا بردم پروردگار پیمان دین و ملت شکا و به آواکت پیمان دین و ملت شکا و به آواکت پیمان دین پیمان دین پیمان با خدمتی کردستان کار بکەین با دڵوجان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵدەنی واشکۆیە پێمەی فێرخواز و خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵوجان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی